لە درێژەی کارە خێرخوازیەکانی بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەر لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان 24,000 لیتر نەوتمان دابین کردووە لە ڕۆژانی ئایندەدا لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە دابەشی دەکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەو پەیبەندە سکرتێری فراکسیۆنی کۆمەڵی دادگەریم لە پەرلەمانی کوردستان هەر لە نزیکەوە ئاگاداری کارە خێرخوازیەکانی بەڕێز کاک عەبدولستار مەجیدم دەتوانم بڵێم هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دەفتەری چەکەکەی لە لای منە من ماگانە موچەکەیم بۆ وەرگرتووە و دەتوانم بڵێم سێ بەشی موچەکەی لە ڕێی بەندەوە دابەش کردووە بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکان وەک چۆن لە ڕابردوودا مامۆستا نانێکی هەبوو بێ لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار دوولەتی کردووە و لە سەردەمی کۆڕۆنادا بەردەوام لەگەڵ خەڵکی فەقیر و هەژاردا بۆ هاوکاری کردوون و لە ئێستاشدا بە نەوتی سپی لە خزمەت خەڵکی فەقیر و هەژارداین.